سڵاوتان لێبێت من تەرزەجاف خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی پرۆگرامی ڕوانگە بە دیدارتان شادەمەوە. لەم بەرنمەیەدا هەوڵ دەدەین باس لە ڕەوشی خوێندنی باڵا بکەین لە هەرێمی کوردستان و ئەو ڕێنماییە نوێیانە تاوتێ بکەین کە ئەمساڵ ئەنجومەنی وەزیران بۆ پرۆسەی خوێندن دەریان کردووە. ئەم بابەتە لەگەڵ میوانانم تاوتێ دەکەین. پێکهاتون لە بەڕێزان دکتۆر هاشم محەممەد مامۆستای زانکۆ، محەممەد منتک مامۆستای زانکۆ و خوێندکاری دکتۆرا، سەمیرە محەممەد چالاکوان لە شاری سلێمانیەوە لەگەڵماندا دەبێت. بەر لەوەی ڕووی ئاخافتنمان بە میوانەکانمان بکەین، هاوکارانمان چەند ڕایەکی جیاوازیان وەرگرتووە با پێکەوە بێنەری بین. وەکو قوتابێکی زانکۆ ئەگەر تەماشای ئەو بابەتە بکەین، وەزارەتی خوێندنی باڵا ئەبێت وەزارەتێکی سەربەخۆ بێت لە هەموو دنیاش وایە، ئەمە لەگەڵ ئەوە ئەشکالمان نییە. وەزانکۆش ئەبێت سەرساوێکی دارایی تایبەت بەخۆی هەبێت، لەگەڵ ئەوەش ئەشکالمان نییە. بەڵام ئەو بارودۆخی ئێستا کە تێدایە قوتابی ئەو ئیمکاناتی هەیە ئەو بڕەپارەیە بدات بۆ وەرگرتنی بۆ بەشە ناوخۆیی تەمان ئەو بڕەپارەیە لە ساڵێک یەک جار ئەو پارەی وەرئەگیرێ، بەڵام هێشتاش لەگەڵ ئەوەشدا لەگەڵ هەبوونی ئەو قەیرانە خراپەکە بەسەر بارودۆخی کوردستاندا هەیە و گوزەرانی قوتابی بە شێوەیەکی عام زۆر خراپە، ئەو پارەیەشی لێوە بگیرێت. ئێمە پێمان وایە ئەبێ وەزارەتی خوێندنی باڵا پێش ئەوەی ئەو بڕیارە دەربکات، ئەگەر هیچ نەبووایە لەگەڵ لە ڕێگەی هەم ڕاوێژکارەکانی خۆی هەم لەگەڵ ڕێی قوتابیانی زانکۆش ئیستفتاء کرابە. ئەو بڕیارانەی کە وەزارەتی خوێندنی باڵا داوێتی بڕیارێک هەتا بڵێ ینی بڕیارێکی باشە، ئەگەر بڵێن خراپ نییە، بەڵام کاتەکەی ئەو کاتە نییە کە بڵێن ئەو بڕیارێکە دەرچووە لەو کاتەدا ینی کاتەکەی گونجاو بێ. دەرچوونی بڕیارێک لەلایەن خوێندنی باڵاوە کە هەر قوتابیەک ئەم ساڵ بڕێک پارە ببەخشێت بە زانکۆ بە دڵنیاییەوە کاریگەریەکی نەرێنی لەسەر هەر خێزانێک و یان لەسەر هەر قوتابیەک ئەبێت. من ئەزانم قوتابی هەبوو چەند ساڵی پێشووتر تەنها پشتی بەو بڕەپارەیە ئەبەست کە زانکۆ یاخود بڵێن خوێندنی باڵا ئەیبەخشی بە قوتابیەکە پشتی بەوە ئەبەست، بەڵام ئەمڕۆ بێ و کە پارساڵ هەر ئەو بڕەپارەیە نەدراوە ئەم ساڵ بێت و ئەم بڕەپارەش لێوە بژێت، بێگومان ئەرچی قوتابی هەم لە خوێندن و ئەرچی خێزانەکەشی لە ناردنی قوتابیەکە بۆ خوێندن گران دەبێت، وە کاریگەرێکی زۆر نەرێنی دەبێت. من وەکو قوتابێکی زانکۆ ئەو بڕیارێک کە خوێندنی باڵا دەری کردووە لەو کاتەدا وەرگرتنی بڕی بە مابلغی 50,000 دینار و 100,000 بۆ مانەوەی قوتابی دەرەوە شار لە قسم داخل بینێ، بەڕاستی لەو کاتەدا وەرگرتنی پارە لە قوتابی ئەستەمە، چونکە باری گوزارانی هاوڵاتیان بەگشتی خراپە. خۆی ئێستا قەیرانی داراییە کە سوکاری باوکودایکی خوێندکار هیچی مەعاشیان نییە، بێ ئیشیە، مەعاش نییە، پارە نییە، جا سەرە ڕایەوە 50,000 بەم ماگانە بە خوێندکار تەلەبە حکومە لێ بسەنێ. ئایا ئەمە ڕاستە؟ داواکەم لە وەزارەتی خوێندنی باڵا کە بە بڕیارەکە بچێتەوە چۆن شتێکی خراپە. بەڕاستی خوێندکار ئێستا پارەی نییە تاوەکو بیدا بەداخلی. پێم وابێ هەموو خوێندکارانی کوردستان ناڕازین دەربارەی ئەم بڕیارە و نیگەرانن، چونکە بارودۆخی کوردستان هی ئەوە نییە لەم کاتەیە بڕیارێکی وا دەربکرێ. جگە لەوەش دەرماڵی خوێندکاران بڕاوە ماوەیەکە لەو کاتەوەی قەیرانی دارایی هاتووە، بۆیە خوێندکاران ڕازی نین بەم بڕیارە. هەروەها خوێندکاران مەعاناتیان زۆرە، موچە نییە، کار نییە، لەبەرەوە ئەو بڕیارە هیچ گونجاو نییە لەم کاتەیە بۆ کوردستان. دکتۆر هاشم بینیمان زۆربەی ڕایەکان گلەیان لەوە بوو کە ئەم ساڵ پارەیەکی لەوە ئەچێ زۆر بێدانرابێت لەسەر ئەو قوتابیانی کە ئەچنە ماستەر و دکتۆرا. ئەمە ئەنجومەنی وەزیران ئەم بڕیارانی دەرکردووە لەسەر وەزارەتی خوێندنی باڵا فەرز کراوە. ئەمە کاتێکی مناسبە بۆ ئەوەی کە ئەو پارەی فەرز کرێ لەسەر قوتابیان. پێشەشی دەستخۆشیتانە دەکەم، سوپاسی کەناڵی 24 دەکەم، سوپاسی هەر هەموو ئامادەکار و پێشکەکاری بەرنامەکە دەکەم. پێخۆشحاڵین. من وەکو مامۆستایەکی زانکۆ ئەوەی کە ئەمڕۆ ڕوویداوە لە کوردستان و ڕوودەدات لە کوردستان، من وای بۆ دەچم بێپلانیەکی زۆر تۆکمە هەیە، بێپلانی لە وڵاتی ئێمە. ئەوەی من کە سەیری دەکەم و یعنی لێ وردبوویمەوە بەوەی کە خیبرەی خۆم و چەند ساڵە من 34 ساڵە مامۆستام، 17 ساڵە لە زانکۆم، ئەوی تریش لە ناوەندی و سەرەتایی دوای ناوەندی بەسەرم بردووە. بەڕاستی لە وڵاتی ئێمە دوو شت هەیە لێک دەکرێتەوە، ئەویش پیلان و پلانە.
پیلان و پلان بەیاەکەی فەرقیان هەیە ئەوەش ئەوەیە ئێمە ئێستا پیلانمانێ نەک پلان بۆچی ئەڵێ پیلانمان هەیە و پلانمان نییە لەبەر ئەوەی هەر شتێک دەکرێت لە کوردستان بە تایبەتی لە بواری خوێندن لە بواری دارایی حتا لە بواری سیاسی پرس بەو کەسانە ناکرێت کەوا دۆستۆزن کەوا ڕابردوویەکی باشیان هەیە ئەنجومەنی وەزیران ڕاوێژکاری هەیە وابزانم لەو بەڵێ ڕاوێژکاری هەیە ئەو ڕاوێژکارانە کە هەر ئەو ڕاوێژکارانە کە لە ڕابردوو شەبوونە لەبەر ئەوەی ئەمن ئەگەر بێ باسی ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران بکەین و یاخود ئەنجومەنی وەزارەت بکەین یا وەزارەتی خوێندنی باڵا بکەین بەداخەوە هەر کەس تەمەشای دیدی خۆی دەکات دیدی گشتی وەرناگرێتن لەبەر ئەوەی ئێستا ئەگەرە ببێ و بەراوردێک بکەین ئەو بڕیاری ئێستا دەرچووە کە مەسەلەن ڕێژەی 100,000 قوتابی یا خوێندکار بیدا بە قسمی داخلی یاخود کە داوای قبولی دەکات لە ماجستەر یا لە دکتۆرا بڕی 250,000 لە بۆ فۆرمەکەی بداتن من ئەو ڕۆژە لەگەر بەڕێز دکتۆر خەتاب لە کۆنفراسی وەرکشۆپێکدا بوون پاشەکەوتکردنی موچە لە ڕووی یاساییەوە کاکشوام مافەروەرە ئەو ماستەریشە ئەو پێشکەش کرد ئەو وەرکشۆپە منش لە تەک دکتۆر خەتاب بووم کە مدیری عامی گشتی وەزارەتی خوێندنی باڵایە پێم وتم کاک دکتۆر ئەو لەو دەبمە و لەو کاتەدا شتێکی ناشیاوە وتی کاک دکتۆر ئێمە دەمانەوێت داهات پیا بکەین بۆ ئەوەی محازەرەی جەنابت و تەسیحاتی جەنابت و ئەوەی پێ بدەین وتم کاک دکتۆر ئاخر لەبەر ئەوەی باوکی تەڵەبە خوێندکار باوکی قوتابی دایکی قوتابی هەمووی فەرمانبەرە فەرمانبەریش موچەی نییە ئاوە دەبینین موچەکە بە چ ڕۆژ بە 45 ڕۆژ بە 2 مانگ جارێک ڕوبعە موچەیەک دەدرێت ئەو قوتابێک کە داک و باوکی 90 خەڵکی کوردستان داک و باوکی فەرمانبەرە کە نەبێ لە شوێ دەینی هەر وەکو خۆشیان فەرمیان کار نییە ئیش نییە هەمووی سێکتەرەکانی ژیان وەستاوە بەڵێ سپاس دەکەم کاک محەممەد منتێک بەڕێستان هەم مامۆستای زانکۆیت و هەم قوتابی دکتۆرای بۆ ئەمساڵ وەکو ئەبینین لە ڕێنماییەکانە پارە لەسەر هەموو شتێکدانراوە بڕێک پارە لەسەر بڵاوکردنەوەی توێژینەوە لەسەر هەڵسەنگاندنی توێژینەوە لەسەر پشتگیری وەرگرتنێک 20,000 دینارە اینجا بڕۆ بەرەو سەرەوە ئەمە بارێکی بار قورسیەک زیاد ناکات لەسەر قوتابی و بۆ ئێوە چۆنەکە کە خۆت قوتابی دکتۆرای خۆی لە حەقەدا ئەو ڕێنمایانەی کە دەردەچێتن بێگومان لە خۆی دەرناچێتن کاکتۆر فەرمی لە ئەنجومەنی وەزارەت یان لە ئەنجومەنی وەزیران کۆمەڵی ڕاوێژکار هەن ئەو ڕاوێژکارانە بەداخەوە لەناو واقعی کۆمەڵگەی کوردیان ناژین لەناو زانکۆیان ناژین تەنها ئەو ڕۆژە داوامەکەی تەنها لە ژوورەکەی خۆیات یعنی نایەتە دەرەوە نەهاتوتە دەرەوە معاناتی مامۆستاسیە معاناتی قوتابی دکتۆرا قوتابی ماستەر قوتابی زانکۆ بەکەلۆریۆس ئەمانە معاناتیان چییە ئەم ڕاوێژکارانە هەندێکیان بڵێن ڕەگەزنامەی ئەوروپیان هەیە هیچ کێشەیەکیان نییە هاتوونەتەوە ئێرکانە کۆمەڵێک شت دەهێنن لە ئەوروپا گوایە بەپێ ئەم شتانە بێتن ئەوان دێن خوێندنی باڵا زانکۆ پێش دەخەن بەڵام ئەوان بەپێ ئەوەی بێن واقعی زانکۆ واقعی کۆمەڵگەی کوردی واقعی هەموو سێکتەرەکانی کە خەڵکی کوردستان تێدا دەژین بخوێننەوە یان شارەزای بن یان تێیدا ژیابن دێن کۆمەڵی ڕێنمایی دەرەکەن ئەو ڕێنمایانە گوایە بیرۆکەیەکەیە لە وەزارەت کە ئابووری سەربەخۆ هەموو زانکۆکان ئابووری سەربەخۆیان هەبی وەزارەت ئابووری سەربەخۆی هەبی بەڵام بەبێ ئەوەی بیریان لەوە کرد بێتەوە چەند ساڵی پێشووتر هەر بۆ نمونە لە 2003 تا 2014 تا 2014 کە بودجەکە بڕاوە وەزارەت مانگانە ساڵانە بە ملیۆنان دۆلار بودجەی هەبووە ئەو کاتە نەیانتوانیوە یعنی ئەم ڕاوێژکاران لەکوێ بوون بێن بیر لەوە بکەنەوە ئابوورێکی سەربەخۆ بۆ وەزارەت یان بۆ زانکۆ دابمەزرێنن ئەگەر هەڵتان ناوە ئەم گلەیانەتان بگەێنە ئەنجومەنی وەزیران لە ڕێگەی وەزارەتەوە یا وەزارەتی خوێندنی باڵا هیچ ئەترازێکی گرتووە لەگەڵ ئەو بڕیارانەوە کێشەکە لەوەدا یعنی وەزیر نایەتن بڵێ کاکە ئەنجومەنی وەزیران تۆ ئەم شتە بەسەر مندا فەرزەکەی بەس من ئەوە لە پێناو مامۆستایەکان لە پێناو قوتابیەکان ئەوە من دەست لە کارە کێشمەوە لەبەر ئەوەی ئەمە توانای مامۆستانی ینی ئەگەر هیچی بێناگرێ با دەست لە کار بچێشێتەوە وەکو ڕەئیەکی وەکو هەڵوێستێکی دیموکراسیانە وەکو هەڵوێستێکی مرۆڤ دۆستانە پاڵپشتیانە بۆ مامۆستا بەڵام ئێستا هیچ کەسێکیان ینی
نەسەرۆک زانکۆکان هاتوونەتە دەنگ نەوەزارەت هاتوۆتە دەنگ بەتەمانین هیچ هەڵوێستێکتان هەبێ و هەڵوێستەکان یاداشتێک پێشکەشکان ئەچیتە بەرامبەر ئەچیتە بەرامبەر چێ من حتا بۆ کۆمەڵێک بۆ مەسلەی زمانی ئینگلیزی کە فەرزیان کردووە بەکە بۆتە فۆبیایەک بۆتە نەخۆشیەک لای وەزارەت لای ڕاوێژکارەکان کە ئەگەر مرۆڤ ئینگلیزی نەزانی وا دەزان ڕۆشنبیرە ینی ڕۆشنبیربوونی مامۆستای زانکۆیان بە ئینگلیسی بەزانینی زمانی ئینگلیسیەوە بەسەوە ڕاستە زمانی ئینگلیزی زمانێکی سەردەمیانێ زمانێکە گلۆبالیە بەڵام بەداخەوە یعنی کۆمەڵە شت هەیە بەڵێ قسەی لەسەرەکەینەوە سەمیرە خان پێ وایە کاردانەوەکان چۆن دەبن بەرامبەر ئەم بڕیارە نوێیانەی کە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە بەڵێ سلااوان لەبێ سلااو لە میوانەکانی ترێت بەرلەوەی وەڵامی پرسیارەکەت بەمە منیش حەزەکەم تێبینیە بەم لەسەر و بڕیارانە بەڕاستی بڕیارانەی وەزارەتی خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان من پێم وایە پەرتەوازە و شپرزەیە و هەندێک جار ئەم بڕیارە شپرزە و پەرتەوازانە پاساوی نابەجێشی بێتەوە و ئەم پاساوانە لە ناو کۆمەڵگە واقعی نابینرێتەوە چکە بەڕاستی هەز بە بۆشایەکی گەورە ئەەکەی لە نێوان وەزارەت و خوێنکارانە هەز بە بۆشایەکی گەورە ئەەکەی لە نێوان حکومەت و هاوڵاتیانە ئەمە بێگومان پەرچەکردداری زۆر خراپی لێ ئەەکەوێتەوە لە هەمویان خراپتر ئەوەیە ئەگەر تۆ خوێندنت بە ئامانج گرتبێت لە دەرەنجامە ئەتەوێت کۆمەڵێ خەڵکی خاوەن بڕوانامە بەرهەمبێنی ئەشبێت هانیان بێ بەڵام کاتی هەندێک بڕیاری پەرتەوازە دەرئەکەی کە من لەگەڵ ڕای دکتۆر هاشمە کە ئەمە پیلانە ئەگەر پیلانیش نەبێ من ناوێنێم بڕیاری پەرتەوازە و شپرزە چونکە لە دۆخێکی دەرونی خراپە خەڵک بڕیاری پەرتەوازە و شپرزە ئەیە من پێم وایە دۆخی دەرونی ئەنجومەنی وەزیران زۆر خراپە و کاریگەری زۆر خراپیشی لەسەر خەڵک هەیە جگە لە ناڕزایی و خەمساردی لە ناو خوێنکارە لە دەرەنجامە تۆ توێژێکت لە خەڵکی بێ بڕوانامە بۆ دروست ئەبێ چونکە دوجار وەڵامی خوێنکار ئەگەر هیچ دەسەڵاتێکی نەبێ وازیێنان و دابڕانێتی لە خوێندن کەمێکێکە لە کاریگەری خراپەکان لە دەرەنجامە ئەو خۆپشاندان و چوونەوە سەرجادە و گردبوونانی کە ئەیبینن ببوورە ئەوانەش بۆ خۆی پەرچەکردارێکە و گەیاندنی دەنگی ناڕەزاییە و نەبیستنی ئەم دەنگە ناڕەزاییانە جارێکی تر با بڵین خەمەکان ئەوەی تر لەسەر یەک کەڵەکە ئەبێ ئەم دەنگە ناڕەزایانە لەسەر یەک کەڵەکە ئەبێ کە لە ڕەنگە لە توێژی گەنجە پەرچەکردداری زۆر خراپتر بێتە دی جگە لە وازێنانیان لە خوێندن جگە لە قەرەباڵخی و دروستکردن و ڕاگررتنی دەوامی دام و دەستگاکانی تر جگە لەوەی کە نەریتێک دروستەکات کە خوێندن ئەو بایەخەی نامێنێ کە لە کاتێکا تۆ هەر لە مناڵیەوە هانەدرێ خوێندن یەکێکە لە ڕێچکەکان بۆ پێگەیاندنی کەسایەتی خۆت بەڵام لە نیوەی خوێندن و لە نیوەی خۆ پێگەیاندنە تۆ سارد ئەکرێتەوە ئەمە یەکێکە لە کاریگەریە خراپەکان بێگومان ئاسەواری خراپتریشی لێ ئەکەوێتەوە. سپاس دەکەم دکتۆر هاشم ئەبینین کە هەموو ڕایەکان تەنها لەبارەی ئەو پارەیەوەیە کە قوتابی دەبێ بیدا لە کاتێکا کە بڕیاری تریش هەیە لە ڕێنمایەکان ئاشتی تریش هەیە کە بۆ ئەم ساڵ زیاتر مراعاتی تەمەن کراوە مراعاتی ئەوە کرا دەرەجەی ئەوەی کە جاران هەفتا بوو ماوەیەک 75 بوو اینجا بوو بە 65 ئێستا ئەم ساڵ 60 ئەتوانێت تەقدیم کا بۆ ماجستێر و دکتۆرا بۆچی ئەم شتانە بەرچاو ناگیرێن و هەموو تەرکیزەکە لەسەر پارەکەیە مەسەلەی پارەکە سپاس بەنسبەت ئەو خاڵی دووەمیان کە سەناوت باز دەکەی بەنسبەت نمرەکان بەداخەوە وەکو پێشتر ئیشارەتم بۆ کرد مەسلەی ڕاوێژکارەکان کە لەوانەیە لە پاش پەردەوە یعنی لە دوای پەردەوە شتی تر هەبێت ئەوش ئەوەیە کەەوە کۆمەڵە خەرکانێک مستەوا و ئاستیان تەنیا لەو نمرانەیە بەڕاستی ئەوانیش دەیانەوە پێ بگەن مەبەستت ئەوەی بڕیارەکە لە بەرخاتری لە بەخاتری لەوانەیە زۆر نمونەیەکی دێنمەوە لە ساڵانی ڕابردوو ئەگەر غەڵەت نەبم چەند ساڵێک لەمەوبەر کۆی نمرەکان دەوایە لە 165 بی ینی تێکڕای گشتی دەوایە 165 با ئینجا وەردەگیرە بەڵام بە بڕیارێک کرابوو بە 64.5 ئەگەر غەڵەت نەبم ئەوم هەبوو ئەمن نەمهێنا نەمزانی بەرنامەکە لەسەرەوە بەڕاستی ئەگەرنا شتم زۆر دیکۆمنتم هەبوو لەسەر ئەو شتانە وامزانی باسی موچە و باسی ئەو
گردبوونەوەی هەمووی بەیانی هەرێتەوە سەر موچە لە ئەخیرا بڵێ خۆی ینی ئێمە بەڕاستی لە کوردستان شتێک هەیە دەڵێن ناکری لێک جیا بکرێتەوە وەکو مەسەلەن ئاو هەوا ناکری لێک جیا بکرێتەوە خوێندن و سیاسەتیش ئەمڕۆ تێکەڵ بە یەکتر بوو ئەوەی کە ئێستا ڕوودەدات لە کوردستان هەمووی نەتیجەی سیاسەتە سیاسەتەکانیشمان بەگشتی هەڵەن لەبەر ئەوەی بەڕاستی ئەو کەسانێک کە لەو سێکتەرانە ئیش دەکەن لەو شوێنە تایبەتمەندانە ئیش دەکەن دەبێ خاوەن خیبرە بن خاوەن ئەزمون بن خاوەنی ئەوە بن کە بتوانن خەڵک پێ بگێنن ئێمە ئێستا دەمانێت بدەڵێن تێگرای نمرەکان بووە بە 6 نمرەکەی یعنی واتە بەرامبەرەکەی ناوەندە ئایا ناوەند ئەو ئیسیعاب و ئەو فکرە و ئەو قودرەتەوە ئیمکانێتی هەیەکەوە بتوانێت بەکو مقارنەی دەرەجێ 1995 مەسەن ئەوانە بکاتن حاڵ ئەمە بکرێتن زۆر سپاس دەکەم لەبارەی ئەو ژمارەی ئەو دەرەجە 6ەوە ڕای بەڕێستان چییە مامۆستا لە حەقەدا ئەمە وەکو شتێکە کە پاساوێکیان هەبێ بۆ خۆیان کە پاساوێک هەبێتن بۆ ئەو هەموو پاڵەپەستۆی کە دەیخەنە سەر مامۆستای زانکۆ کە دەیخێنە سەر قوتابی زانکۆ بۆ ئەوەی ئەوانش بڵێن ها ئێمە شتێکمان کردووە ها ئێمەش کۆمەڵی ڕێنمایی بڵێن لەناو ئەگەر دەڕێنمایی یابێتن ڕەنگە یەک شتیان لە بەرژەوەندی خەڵکا بێتن نوێیەکەی تر لە بڵێن دژی خەڵکەیان دژی ئەو کەسان مامۆستای زانکۆی دژی قوتابی زانکۆیە مبالغە نیە ئەگەر ئێمە بڵین ئەمە بە پیلانە و بە دژایەتی کردنی خەڵکان نییە لە کاتێکا کە لەوانەیە دڵنی ئێوە نەگاتە لای ئەوان هەتا پیان بڵێن ئێوە ئەم خاڵانە دەستکاری بکەن یان شتێک کراوە هەتا ئێوە گلەی ئەوە بکەن کە بڵێن ئەمان ئەو شتە فەرزەکەن لەسەر ئێمە بۆ نمونە ئەتوانن یادا شتێکتان پێشکەش کردووە وەڵامتان نەدرێتەوە ڕازێک گیراوە وەڵام خۆی وەزارەت نوێنەری ئێمەیە وەزیر بۆ لەو شوێنە دانیشتووە ڕاوێژکارەکان بۆ لەو شوێنن بەڕێوەبەرگشتەکان بۆ لەو شوێنن یعنی ئەی ئیشی ئەوان ئیشی ئەوان هەر فەرزکردنە بەسەر مامۆستای زانکۆ بەسەر قوتابی زانکۆیە ئەگەر هەر فەرزکردنە و هەر بنووسرێتن بەڕێز فلان بۆ گشتاندن ئەمە تەنها ئیشی ئەوان نییە ئیشی ئەوان ئەوەیە کە بێن دیراسی ژیانی مامۆستا بکەن دیراسی ژیانی قوتابی بکەن دیراسی ئەو واقع بکەن کە ئەو خەڵکە تێدا دەژێ ئەو مامۆستای زانکۆ تێدا دەژیتن ینی تۆ وەزیر داوای ئەوە لە من دەکاتن کە من ساڵانە چەندین توێژینەوە بڵاو بکەمەوە کەچی من موچەکەم 500,000 دینارە ئەگەر یەک توێژینەوە بڵاو بکەمەوە ئەزانی چەند تەکلیفەکە 650,000 نە تەکلیفەکە 250 بڵاوکردنەوە 200ش بدەن بە خەبیرێک بۆ ئەوەی بۆم هەڵسەنجێنێ اینجا ئەگەر ڕەفز نەهاتەوە ینی ئەگەر ڕەفز بێتەوە ئەبێت توێژینەوەیشی دیکە بنووسمەوە دیسان چەند تەکلیفەکاتن لە کاتێکدا ئەو 500,000 دینار ئەدا بە من ئەی وەزیر کو قسەی لەم بابەتەیە ڕاوێژکارەکان کو قسەکانیان لەم بابەتەیە بێن پاڵپشتی ئەوە بکەن ئەو داوای بەرهەم لەم نەکاتن داوای شتم لێکان داوام لێکە باشە لێرا پرسیارێکی ترەکەم دکتۆر هاشمیش باسی ئەوەی کرد کە کەسانی خۆیان هەیە کە ئەیانەوێت بیهێنە پێشەوە ئەو لەوانەیە دەرەجەکان پەیوەندی بەوە هەبێ قوتابیەکی بێشمار نێران بۆ تواناسازی و پارەیەکی زۆریان تیا سەرف کرا و ئەمانە ئێستا ڕۆڵیان نییە لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی خوێندنی باڵا کە بتوانن ڕۆڵی خۆیان ببینن یان ئەگەر با بڵێن بەنەوەیکی تریش بڵێم ئەگەر کەسانی خۆیان هەبوونیان ناردن کردیانن بە خاوەن شەهادە شتێک هەبوو فەرزەخان شتێک هەیە ینی لەم کۆتاییانەیە ینی بووە بە بڕوانامە بەدەستهێنان بۆ بە مۆدێل ینی ئەوە نەبووە لەسەر ئاستی توانان نیە ینی کەسێک کە توانای هەبێتن کەسێک کە ئاستی بیرکردنەوە و ئاستی تێڕوانینی ینی لە پسپۆر لەو پسپۆڕەیە کە خۆی هەیەی بتوانێت خۆی پێبگەینی ئەوە نییە بۆ ئەم هەمووی ڕۆیش بۆ تواناسازی هەتا ئێستای نازانم بڵێم ئەگەر بەس سێ دانیانم بۆ بژمێرە کە هاتبنەوە هەتا ئێستا کتێبێکیان دەرکرد بێ کتێبەکەم لای سەمیرەخان پێت وایە مەسلەی تواناسازی هەتا ئێستا کاریگەریەکیان هەبووە لەسەر وەزارەتی خوێندنی باڵا و ڕۆڵی خۆیانیان هەبووە بڵێ جاناتان ئاگادارن ڕەنگە مامۆستایانی زانکۆش باشتر ئاگادار بن کە ئەو خوێندکارانش بۆ خۆیان جۆرێک لە کێشیان بۆ دروست بووە یانی لە ماوەی ڕابردووە بینیمان ئەوانیش
گرتبوونەوەیان ئەنجامەیە ئەوانی شایستەدارایەکانیان بۆ خرجنە ئەکرا. من لەگەڵ ئەوە نیم کە بەڕاستی ئەگەر خوێندن بوو بێ بە مۆدێل شتێکی خراپ بێ بەڕاستی پێچوانی مامۆستا محەممەدەوە خۆ خراپ نییە ئەگەر خەڵکی وەکو مۆدێل خوبەنە بەدەستێنانی بڕوانامە بەڵام کێشەکە لەوایە بابەتی بوونی وەرگرتنی بڕوانامە و منهەجیەتی خوێندن هەم لە تواناسازی هەم لە ناوەندە ئەکادمیەکانە و زانکۆ و پەیمانگەکانە بۆ خۆی ئەلێرە ئیشکالێتەکە لەوایە ئێمە کێ پێ ئەگەیەنین و بۆچی پێیان ئەگەیەنین و دەرەنجام بۆ چیە بیرمان نەچێ خوێندن بە ئامانج لە سەرەتاوە ئامانجی مادی سیر ئەکرا و ئەم تێڕوانینە بەڕاستی و لایەنی حکومی ئەمەی دروست کرد دەسەڵاتی کوردی خوێندنی بەو جۆرە نیشانی خەڵکدا کە ئەگەر تۆ بخوێنی دەرفەتی بژێوی ژیانت باشتر ئەبێ کە لە داهاتووە دا ئەمەزرێ و کا ئێستا دامەزراندن نەکەر نەماوە ئەوەی داش ئەمەزرێ کێشەی مادی بۆ دروستەکرێ نی و موچەی پێ ئەدرێ کەمتری پێ ئەدرێ لەلایەکەوە تۆ خەمسار دەکەی لەلایەکەوە فشارێکی مادی و دەرونی ئەخەیتە سەری جۆرێک لە پەرتەوازەی دروست ئەبێ لەلایەکەوە نازانێ بڕوانامە بەدەست بێنێ لە کۆمەلگە پەسەندە یا ئەگەر بەدەستی نەهێنێ لە کۆمەلگە چی لێیت ئەمێکێکە لە گرفتە گەورەکان کە بەڕاستی ڕۆیایەکی وازەح نییە هەم لە بواری خوێندنی ئەکادمی تا ئەگاتە خوێندنی تواناسازی ئەوانەی ئەچنە دەرەوە بۆ خۆیان بە ئامانجێک ئەڕۆن ڕەنگە ئامانجیان نەهاتنەوە بێ ڕەنگە ئامانجیان هێنانەوەی بڕوانامەیەکی بەرز بێ کێشەکە لەوانی ئەوان چیان کردو کێشەکە لەوایە چۆن سوود لەوان وەرگیراوە تۆ لێشاوێک وەکو سەرەتا وتمان لێشاوێک لە خەڵکانێک نارد کە جێی ئومێدی خێزان و کۆمەلگەکەش بوون بەڵام چۆن سوودت دێوەرگرتنەوە ئایا لەوێ ناومێدت کردن یاخود فلتەری جیاوازت هەبوو بۆ سوود وەرگرتنەوە لە توانا و کەفاەتی ئەو کەسانە ئەمە لەلایەکی تر بیرمان نەچێ لە تواناسازی زۆرینەی ئەوانەی کە ڕۆشتن ڕەگەزی مێنەی کەمتیا بوو ئێمە کە لە بواری ژنان ناکارەکەین تەرکیزمان لەسەرەوەی بزانین ئایا ژنانی خوێنەوار حکومت چ ڕوئایەکی هەیە چەندێک ئەوێت کۆمەڵگەکەی خوێنەوار بێ خێزانەکانی خوێنەوار بێ و ژنەکان خاوەن بڕوانامە بن ئەم دەرفەتە کەم بوو لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ناوەندە ئەکادمیەکانی خۆشمانە سەیرەکەین تۆ ئەگەر پارە بخەیتە سەر ئەستۆی خوێنکارەکان ئەگەر کوڕان دەرفەتی کارکردنیان هەبێ لە کۆمەلگا کە ئەو کارەش بەڕاستی نەماوە خۆتان ئەزان بازاری کوردستان هەمووی بەرەو لاوازی ئەڕوا کار زۆر بە زەحمەت دەست ئەکەوێت لە کەرتی تایبەتە دەستی کاری بیانی ئەهێنرێ وەک لەوەی کە سوود لە دەستی خۆماڵی ببیندرێ گەنجەکانمان خۆیان بێکارن چ جای ئەوەی گەنجە کچەکانیشمان بێکار ئەبن کەگەر تۆ بژێوی بەدەست نێنی ئەو پارە زۆری کە حکومت داوات لێ ئەکات ڕەنگە بۆ حکومت کەم بێ بەڵام بۆ خوێنکار زۆرە ئەوەش بەدەستنێنی من دڵنیام وازێنان ڕوئایە ئەگەر ئەگاتان لێبێت نزیکەی 30,000 خەڵک دابڕاوە لە خوێندن لە خوێندنی خوار پەیمانگا و زانکۆ کەمە کارەساتە بەڕاستی تۆ ئەم 30,000 ئەچێتەوە ناو کۆمەلگە بەبێ بڕوانامە و هیچ ئومێدێکی نایەتێ لە داهاتوو بچێتە خوێندنی پەیمانگا یاخود زانکۆ نەوەکو ئومێدێکی گەورەی لا دروستکەی بچێ بۆ تواناسازی ئەگە گلەیەکە لەسەر تواناسازی بێ ئەوانیش خاوەنی معاناتی تایبەت بەخۆیانن من وێنەری ئەوانین بەڵام وەکو چالاکوانێک ئاگام لە معاناتی هەموو چین و توێژەکانە و نزیکۆ ئاگامان لێیانەکە بەدەست چیەوە ئەناڵێنن من پێم وایە تۆپی کێشەکە لوتکەی کێشەکە نەبوونی ڕوئایەکی وازەحە بۆ خوێندن و بۆ ئەوانەشی کە ئەنێڕێنە دەرەوە و سوود وەرنەگرتنە لە توانە ئەکادمی و زانستیەکانی ئەو خوێنکارانە لەلایەکەوە مەشغوڵکردنی گەنجە بە خوێندنەوە تۆ مەشغوڵی ئەەکەی و ئەتەوێت دەرەنجامەکەی بەچی بگەی ئاەتەوێت گەنجت بۆ پێ بگا یاخود گەنج مەشغوڵەکەی بۆ ئەوەی داواکاری لەسەرت کەم بێتەوە سپاس سەمیرە خان زۆر سپاس دکتۆر هاشم ئەم پێشتر دەرماڵەیەکیش گیراوە بە قوتابیەکان و ئێستا ئەو دەرماڵەیەشیان لێ بڕێت و ئەبێ ئەوانیش پارە بن لە پارساڵۆلیان بڕاوە و ئێستای ترەبێ پارەش بن بۆ ئەوەی کە بخوێنن ئەمە چ کاریگەریەکێ بێ لەسەر ئەوەی لەسەر جۆری ئەو قوتابیانەی کە بۆ لەمە دووە ئەبێ بۆ ئەم ساڵ دەست بکەن بە بچنە ماستەر و دکتۆرە بەڵێ بۆ خۆی قەیرانی دارایی نەک هەر بڵێن کاریگەری لەسەر خودی خوێندکار و قوتابی هەیە بەڵکو لەسەر خێزانەکەشی هەیە بۆ نمونە ئەگەر بێ با بڵێن مامۆستایەک یا فەرمانبەرێک دوو منداڵ یا سێ منداڵی لە زانکۆیە دەخوێنن کە ئەم ساڵ بگەڕنەوە بۆ کۆلێژەکانیان یان بۆ پەیمانگەکانیان ئەگەر هەر خوێندکار هەر قوتابێک هەر تەڵەبێک 100,000 بدا ئەو کابراایە کە 300,000 لەوانەیە 500,000 معاشەکە بێک کەواتە 300,000 دەی بدا بۆ مناڵەکانی بۆ بێنەوە خوێندن
لە کاتێکا کە معاشەکەش نییە نەخێر ئەبزە بۆ ڕوبع موچەشکە بوویتە 45 ڕۆژ و 50 جار 6 ڕۆژ و یعنی ئەمە ڕۆژە لە مانجی دوێنێ پێرە وەرمانگرت. یعنی بەڕاستی وەکوتم بێپلانێکی زۆر بێسەروبەریەکی زۆر لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم هەیە. حکوومەتی هەرێم پێویستە بەخۆی دابچێتەوە، پێویستە بانجی ئەو کەسانە بکاتن کەوا هەتا ئێستا یعنی ڕاوێژی پێ نەکردوون، ئەوانەی کە خاوەن خیبرەنە وەکو گوتم و ئەوانەی کە لە ناو ناخی کۆمەلگا هەرقوڵاون و دروست بوون. پێ وایە کاریگەریەکی خراپ دروستکە لە سەر قوتابیەکان نەچنە کاریگەری لەسەر قسمی داخلیەکان کاریگەری لەسەر خودی قوتابی دەبێت لەسەر دەرونی قوتابی دەبێت لە سەر خوێندنەکەشی دەبێتن. ئەگەر ئەو ژیانی برێن تەمین نەبێ بۆ ئەوی بێ بخوێنە و ماگانە پارەی نەبێ هاتوچۆ پێ بکاتن مەسرەفی پێ بکە چۆن دەتوانێت خوێندن بەردەوام بێت؟ خوێندن بەردەوام نابێتن لەبەر ئەوەی هەموو سێکتەرەکانی ژیان هەموو کار و کردەوەکانی ژیان ڕاوەستا ئێستا لە کوردستان. ئێشە دەرێن کەرتی تایبەت فەرمو ئێستا بڕۆ بابچین بۆ ناو مۆڵەکان چەند مۆڵ قەپات کراوە لە هەولێر، چەند سوپەرمارکێت داخراوە لە هەولێر، چەند دوکان، چەند فرنی، چەند مەزەن ئەو ئیشانەی کە دەکرا قوتابی لە کاتی هاوینە لە کاتی پشووە ئیشی تێدا بکاتن. هەر هەمویان نەماون. ئەمە نەتیجەی چێ؟ نەتیجەی ئەوەیە کەوا باری ئابووری قەیرانی دارایی ینی کاریگەری ڕاستەخۆی کردوتە سەر هەرهەموو ئەوەکانی ژیان. بۆیە وەکو بەڕێزیان سەمیرەخان فەرمووی یعنی گلەی لەوە نییە کە ئێمە توان ناسازیمان نردوتە دەرەوە ئایا چەند گلەیەکەی لەوەیە ئایا بەروبوومەکەیان چییە؟ بەڵێ ڕاستە زۆر سپاس دەکەم. مامۆستا محەممەد پێت وایە کە قوتابیان هەبن کە واز لە خوێندنیان بێنن یان خوێندنی ماجستێر و دکتۆرات تەسیر بکات و کەس ببێتەوە بۆ ئەمساڵ؟ بێگومان هەم لە ئاستی بەکەلۆریۆس هەم لە ئاستی ماستەر هەم لە دکتۆرا یعنی ڕێژەی خوێندن زۆر کەم دەبێتەوە لەبەر ئەوەی قوتابیەکە بژێوی ینی ئەو کەسێک کە بژێوی بۆ دابینەکە باوچێتی یان دایکێتی بۆی دابینەکان کە ئەویش موچەکەی بەو شێوەیە ناتوانێت بۆیدا. ئێمە ئەمساڵ لە شەقلاوە زانی بۆ دەوری دووەم تەڵەبەی کەسمان ناردۆتە مزگەوت تەکلیفمان لە مەلا کردووە قسم داخلی نەبووە تەکلیفمان لە مەلایەکە کردووە کە ئەم مزگەوتەمان بدەرێ بۆ شەو کچەکان تێدا بحەوێنەوە یعنی خوێندن بەردەوامە بێ یعنی نەسەرۆکی زانکۆ دێتە قسە نە وەزی یعنی لەسەر ئەم شتە دەبواە ئێستا وەزی دەست لە کار بچێشێتەوە بڵێم کە من توانای ئەوم نەبێ قسم داخلیەک بۆ تەڵەبە دابین بکەم ئیتر من بۆ وەزیر بم ڕێزامع بۆ ڕێزامع بێ زانی لە یەک لە ساڵەکانە لە یابان وەزیری پەروەردە لە ڕۆژێک بینویەتی تەڵەبەیەکی سەرەتایی گوڵێکی لێ کردوتەوە یەکسەر ڕۆشتە دەست لە کاتێشان نووسی وتوێتی تەڵەبەیەک ماوە هێشتان کە گوڵ لێ بکاتەوە ینی ئەو هوشیاریەی نەبێتن کە گوڵ بۆ جوانکردنی ژینگەیە بۆ جوانکردنی محەممەد منتک پێت وانە کە زانکۆ بۆ خۆشی ئەو وەزیفەیە هەبێت تا ڕادەیە کە کاریگەری هەبێت لەسەر کۆمەڵگا ئەو بێدەنگیەی مامۆستایان و قوتابیان و هەمویان لەوەوە واناکا کە بڵێن کەواتە بڕیارەکان ڕاستن یان با دەرچن مادام بێدەنگی هەیە لەسەری چۆنە مەسلەی بێدەنگیەکە پەیوەندی بە کۆمەڵی فاکتەری دیکەەوە هەیە ینی چونکە زانکۆ جیاوازە لە کۆمەلگای زانکۆ بەوە جیاوازەکە کە بەڕاستی سیاست و حیزب دەستی خستۆتە ناو هەموو کایەکان ینی لە ناو زانکۆیە زۆربەی زۆری مامۆستایەکان ینی کە بەداخەوە ئەوە نەبووتە مۆدل کە ئەوەی کە زانکۆ بەڕێوە ئەبە ئەو دەستەی کە زانکۆ کە وەزارەتی خوێندنی باڵا بەڕێوە ئەبە ئەبێ کەسانی سربەخۆ بن ئەبێ دوور بن لە ئینتیمای حیزبی دوور بن لە ئینتیمای سیاسی دوور بن لە هەموو ئینتیمایە چونکە وەزیفەی ئەوان جیاوازە بەڵام لێرە بەداخەوە شتەکە زۆر پێچەوانەیە ئەوانەی کە دەنجی ناڕزاین ئەوانەی کە دایانەوێت بێ بستنە پێشەوە لە دەرگای وەزیر بدەن لە دەرگای ڕێزامی عەبدەن لە پەنجەی دەستی پەڕ ناکەن ئەمەش کەس دەرگاشێنێ ناکاتەوە. بەڵێ سپاس. سەمیرەخان بگەڕێینەوە لای بەڕێزت پێت وایە لە سلێمانیش لە زانکۆی سلێمانی یان بەگشتی لە سلێمانی کاردانەوەیەک نەبێ بەرامبەر ئەم بڕیارانە و ناو خوێندکاران بەگشتی چ کاردانەوەیەک ئەبێ بەرامبەر ئەم بڕیارانە؟ بێگومان کاردانەوەی خراپی ئەبێ بەڕاستیەوەی کە مامۆستاژ ئێڵێر کارەساتە تۆ خوێندکارە کچەکانت لە مزگەوت تا بن یعنی بەسەریحی ئەبێ بڵین
خوێندن بە خێر ناکرێت تۆ لە کاتێکا دروشمێکت هەڵگرتووە خوێندن بە خۆڕاییە بەڵام لەولاوە ئەنواع لە دروستەکەی بۆ وەرگرتنی پارە لە خوێنکار بێگومان کارەساتەکەی جگە لە لایەنە معنەوی ڕۆشنبیریەکە کارەساتی کردەیی تری لێ ئەبێتەوە و پەرچەکردانی کردەیی کاردانەوەکانی ئەوەیە کاریگەریەکی هەبێت لەسەر ئەوەی کە خوێندن کەم ببێتەوە لە سلێمانی یا لە زانکۆکانی نەکار لە سلێمانی بەڵێ نەکەر لە سلێمانی لە شوێنەکانی تر ئێمە ساڵانە پێش ئێستا دڵمان بەوە خۆش بوو ئەمانوت زانکۆکانمان گەنجەکان زۆر خولیای زانکۆکانیان هەیە و خوێندنی ئەکادمیان هەیە و زۆربیان حەز بە خوێندنی ماستەر و دکتۆرا ئەکەن و ئەیانەوێت لە ڕووی ئەکادمی و اختصاص وەرگرن تۆ نەک اختصاص وەرناگرن ئەو کاتە ئەڕواتەوە ناو کۆمەلگا ئەوەی لە خوێندووشێتی بیری ئەچێتەوە و لە ناو کۆمەلگەش کارێکت بۆ نەخڵقانوە و هەلی کار نییە دەرفەتی کار نییە وەکوی کە مامۆستا ئاماژەی پێکرد زۆربەی مۆڵ و شوێنەکان داخراون بێگومان پەرچەکردداری کۆمەڵاتی خراپی لێ ئەکەوێتەوە ئەگەر تۆ زۆر فشار خەیتە سەر خوێنکاران ڕەنگە تووشی لادانی کۆمەڵایەتی بن ئەگەر خوێنکارێک ناچار بێ خێزانەکەی دەستگیرۆیی نەکا بۆ خوێندن و بشێوێ بەردەوام بێ لەوانەیە ناچار بێ کاری خراپ بکات دووربا دزی بکات بۆ ئەوەی پارەکەی خۆی بەدەستبێنە بۆی خوێندنەکەی تەواوکات چونکە لە نیوایە ناتوانێت تەواو بێ کەواتە بە ڕێزی چالاکوانێک پێت وایە کە لە ڕووی پێشکەشکردنەوە بۆ ماستەر و دکتۆرا ئەمساڵ جیاوازە بێ لە ساڵانی پێشوو بێگومان نەکەر کەم ئەکات و زۆربیان واز ئەهێنن چکەوە بیرۆکەیە کە تۆ حەز و خولیات هەیە ئەگەر حەز و خولیا ساربنەوە تای ڕوویە بڕیار ئەی وازی لێبێنی و لە زانکۆ و پەیمانگاکانیشا لێشاوێک لە گەنجەکانت بێئومێدەکە نێریتەوە ماڵەوە وەکوتم دەردی کۆمەڵایەتی لێ ئەکەوێتەوە ئەم گەنجانە لەگەڵ ماڵا تووشی کێشی کۆمەڵایەتی ئەبن ئەگەر کچن تووشی هاوسەرگیری بە زۆر ئەبن ئەگەر کوڕن ڕەنگەل خوبەنە بەر بەکارهێنانی مادەی هۆشبەر ئەمانە پێشببینی مەرجنیەوە هابێ بەڵام ئەمە ڕەنگە چونکە دایمەن لە کێشەکانە تۆ ئەبێت پێشببینی پێشوەختات هەبێ ئێمە چاوەڕی ئەواکەین ئەو لێشاوە لە گەنجە کێشەی کۆمەڵایەتی دووز ببێ لادانی کۆمەڵایەتی ڕووبات و پەنابردن بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر بێت لە نائومێدی و بێکاری و بێئیشیە و کە خوێندنیش ئومێدێک بۆ لە خوێندنیش بێئومێد ئەکرێن و چوونە ناو حزب و پارتەکانیش وەکو خۆی نەماوەی ساگادارن هەرچەنە لە بابەتەکە تۆزێ لاین زۆربەی حزبەکان تێکەڵکێشی یەکترە بنەوە ئەگەر جاران گەنجێک نەی خوێندبێت تێکەڵ بەکاری حزبایەتیە بوو ئەوەش نەما ئەگەر لە کاری ڕێکخراوەی یا کاری ئەکرد زۆربەی ڕێکخراوەکانیش دەرگاکانیان داخن و بێ پرۆژە و بێکار ئەبن واتە لە دەرەنجامە تۆ ئینسانێکی ناومێت چاوەڕێی هەموو جۆرە پەرچەکردارێکی لێ ئەکرێ و گەنجیشە تاقە و توانایەکی زۆری هەیە و کە ناخوێنێت لە دەستیارێکی لەو بابەتە ئەو هەموو کاردانەوە خراپەی بۆ کۆمەلگا بێنێت لەگەڵ خۆیان خاتون کێشەکە تەنها بڕیارێک نییە کێشەکە نەبوونی پلانە بۆی تۆ بۆ کەسایەتیە کە خولیایەکی هەیە چی بۆ دروست ئەەکەی ئەبێتە بێکار کاری نییە ئەبێتە خوێنکار پارەی لێ ئەسەری پارەی نییە خێزانەکەی ناتوانێت دەستگیرۆی بکە و لە کۆمەلگایە ئەمێنێتەوە کارێک هەیە پێوەی سەرقاڵ بێ نەگرنگی بە خولیا و ئامانجەکەی ئەدرێ وەنە ئەتوانێت داهێنانی هەبێ کێشەکە لە بڕیارێکانیە کێشەکە لە کۆی کۆمەڵێک بڕیارە کە تۆ ناتوانانی ئاراستەی تاکی ئەم کۆمەلگەی خۆت بکەی بۆی لە دەرەنجامە خۆی پێ بگەێنێ کە ئەو پێناگا کۆمەلگەکەت سپاس دەکەم دەگەڕێمەوەلات دکتۆر هاشم پێتوانیە ئەمە ئیتر کاتی ئەوە بێ مادام ئەوەنە ئەو بڕیارانە ئەو کاریگەریە خراپانەیان ئەبێت لەسەر کۆمەلگا و لەسەر مامۆستایانی زانکۆ کاتی ئەوە هاتووە مامۆستای زانکۆ بۆ خۆی هەوڵ با ڕۆڵێکی هەبێ لە گۆڕانکاری لەم پلانانە دەخالەت بکارەنا ئەو پلانانە و یەکدەنگیەکی هەبێ بڵێ وڵڵاهی ئەگەر دەرفەت بدەیت تۆزێک بە درێژی باسی ئەو مۆزوعی بکەین ینی چەند خولەش کاتەکەمان تۆزێکەمە هەوڵ جەنابت دەزانی مامۆستای زانکۆ پێشەنجی هەموو کۆمەلگایە لە وڵاتانی دنیا ئەوەی گۆڕانکاری بە وڵات دادەینی و شتی نوێ دادەینی ئەو مامۆستای زانکۆیە بەڵام بەداخەوە هەروەکو مامۆستا محەممەد منتیق ئیشارەتی پێکرد لەبەر ئەوەی حیزب و سیاسەت تەدەخولی هەموو جونگەکانی ژیانی مرۆڤی کردیە ئینسانی کردێت لە کوردستان بۆیە ئەو شتانەی کە دەکرێت ڕێک پێچەوانەی داخوازیەکانی کۆمەلگایە من یەک پرسیار لە جەنابی وەزیر و لە ڕایۆشکارە بەڕێزەکان دەکەم
کە لە وەزارەتی خوێندنی باڵان ئایا پێش ئەوەی ئەو بڕیاری لەسەر بدرێ ئایا چ پێشنیار و چ داخوازییان لە مامۆستایانی زانکۆ و لەوانەی خاوەن خبرە و یانی مامۆستایانی خاوەن ئەزمون کردووە بڵێن ئایا ئێمە بەتەما شتێکی وانێ ئەی ئێوە ڕێئیتان چییە؟ نەخێوانە ئێمە ئێستا لەسەر موچەکەی خۆمان لەسەر قوتەکەی خۆمان مامۆستا ناوێری بێتە دەنگ نایەتە دەنگ موچەکەی لێبراوە قوتی لێبراوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من قتل دون ماله فهو شهيد ومن قتل دون عرضه فهو شهيد ومن قتل دون دمه فهو شهيد ومن قتل دون وطنه فهو شهيد يعني ناکرێ ئەتوو لەسەر قوت و خۆت بە جوانی ئەجزا ئەو هەموو بڕگە و بڕیارانە دەدرێت بەبێ ئەوەی پرس بکرێتن من یەک نمونەی بەسی دێنمەوە یەک نمونەی زۆر سادە و ساکار ئێمە قانونی خدمەی جامیعیمانەیە و قانونی خدمەی مەدەنیمانەیە کە ئەو بڕیاری موچە دەرچووکە لە 1975 لە من وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو دەڵێ بە دینار گەیشتیمە ئەو پلۆپای خۆم کە دەرەجە یەکم بەڵام مدیر عامێک یاخود حاکمێک یاخود بەرپرسێکی حیزبی بە وەزیرێک بە تەوقیعێک بوویتێ پێ دوایە وەکو چارەسەرێک لە بەڕای جەناب یعنی بەڕاستی مامۆستای زانکۆ ڕێزم هەیە لە زاخ و هەتا خانەقی نابی بێدەنگ بیتن ئێمە نەگەر ئەوە تونند و توژی نین لەگەر هیچ شتێکدان بەڵام لەگەر گفتوگۆ و دیالۆگ داینە مەفروزە واجبە لەسەر حکوومەتی هەرێم لەسەر سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگری بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم و ئەو وەزیرە معنیەکان بەو مەوزوعی زانکۆ لەگەر مامۆستایانی خاوەن ئەزمون دابنیشی لیان بپرسی ئەو ڕاوێژکارانەی لە دەوروبەرینە وەکو مامۆستا فەرمووی بەس دیدی خۆیان دەبینن تەبەقەکەی خۆیان دەبینن ژێرەوە نابینن چی هەیە چی نییە لەناو کۆمەلگا هەر نەقوڵاون ئەوانەی کە ئێمە دەڵێن من لە ئیبتیداییەوە پێگەیشتومە لە سەرەتای مامۆستای سەرەتایی بووم ئێستا مامۆستای زانکۆ 34 ساڵ خزمەتمێ ئەگەر ڕۆژەیەک پیتم دروست کردوێ ئێستا تەشکە بەڕێکی دەست خۆش سپاس دەکەم مامۆستا محەممەد حەزەکەم وەکو دوایین سەرنجت پێ دوایە چی بکرێ لەم کاتا باش ئەبێ بۆ ئەوەی کە ڕەوشەکە ئاسایی بێتەوە ڕەوشەکە بۆ ئاسایی ئەبێتەوە ئەنجومەنی وەزارەت لەگەر ڕێز جامیعە بێ مامۆستایان کۆ بکاتەوە قسەیان لەگەڵ بکاتن دەرگیان لێدا نەخاتن چونکە دڵنیام خەڵکێکی زۆر قسەی هەیە خەڵکێکی زۆر دەیەوێ قسە بکاتن نەفەسێک هەبێ بۆی شتەکانی خۆی بڵێەوە بۆ بڕیارە نەدا بچێتەوە چونکە ئەمە لە توانای هیچ مامۆستایەکانیە کە بەم شێوەیە ئیش بکاتن ئەگەر داوای بەرهەم داوای داهێنان داوای تیۆر داوای بیرکردنەوە لە مامۆستای زانکۆ دەکرێتن بەڕاستی بەم پاڵەپۆستۆی ناکرێتن نەداوایان لێ بکاتن نە ئاواشیان لێ بکاتن ئەگەر داوایان لێکاتن دەبێ لەگەڵیان دانیشێتن بەڕاست زۆر سوپاسانەکەم سەمیرەخان وەکو دوا سەرنجتان پێتان وایە کە ئەم ڕەوشە سەرنجێکتان هەیە بۆ ئەوەی کە ئەم ڕەوشە ئاسایی بکرێتەوە و چارەکە بەڕای جەنابتان چییە؟ بڵێ وەڵام من حەزەکەم پێشنیارکەم باشترە لەوەی کە پێشببینی بکەین چونکە نازانین بەڕاستی داهاتوو چیە بێ من پێشنیارەکەم بۆ خوێنکاران کە بەڕاستی سەرەتایی ترین ماف بەبێ پرانسیپەکانی مافی مرۆڤ مافی خوێندنە دەستبەرداری ئەو حەقەمە بن و پێداگری بکەن لەسەر ئەو داواکاریە و ئامۆژگارێکی حکومەتیش ئەەکەم ببوورە ئامۆژگارێکی حکومەتیش ئەەکەم کە ئێمە لە بواری کاری کۆمەڵایەتی لە ڕێکخراوەیە ئەگەر کێشەیەکە بێ لەگەڵ خاوەن کەیسەکە دانیشیە بێ قسە بکەی نابێ گفتوگۆی لێ ببڕێ ئەبێ لەگەڵ خاوەن کێشەکە کە خوێنکاران و مامۆسایانن بە نزیکی و گفتوگۆ و دیالۆگدا مەزرێنێ و پیاچونەوە بۆ بڕیارانەیە بکە و چونکە دڵنیام لە داهاتوو تەنها خەڵکی سلێمانی نەخوێنەوار دەرناچێ هەموو شار و شارشەکانی کوردستان نەخوێنەوار دەرەچن و بیرێک لە ئامانج و داهاتوی ئەو بڕیارە ناپەسەندانە بکاتەوە ئەو ڕێنمایە نابەجیانەی کە لە پشتیەوە ڕاوێژێکی زانستی و بابەتی نیە ئەگەر نا دەرەنجامەکەی خراپەکەوێتەوە. سپاس بۆ سەمیرەخان کە لە سلێمانیەوە لەگەڵمانە ئامادە بوو سپاس بۆ دکتۆر هاشم سپاس بۆ مامۆستا حەمەمەنتک سپاس بۆ ئێوەش کە ئامادە بوون لەگەڵمانە هەر شاد بن.